هاتنم ئێمڕۆ بۆ ئێرە و بینینی ئەو خانوانە بۆ ئەو بوو کە چەندین کەسی زۆر دڵسۆزی ئەم شارە بەتایبەتیش لە ڕێگەی سۆشیال میدیاوە هەندێک وێنەی ئەم خانوانەیان بڵاو کردبووەوە و کە خۆت ئەیبینی جیاوازە وەک لەوەی تەنیا وێنەیەک ببینی کولی داڵانێکی کولی دەرگایەکی کولی پەنجەرەیەکی ئەم ماڵانە یادگارێکی تایە بەشێکە لە مێژووی ئەم شارە بەڵام بەداخەوە زۆریش بەداخەوە کە هەر هەمومان دانیشتوین و بەبەر چامانەوە ئەم مێژووە ئەڕوخێ ئەم خانوانە ئەڕوخێن و هەموو یادگارەکان ئەڕۆن لەگەڵیا بێگومان ئێمە هاوکارە بین من خۆم زۆریش بەجددی دەسماوەتە ئەو کارە و لە پاراستنی گەڕەکە کۆنەکان و لە پاراستنی خانووەکان و هەروەها لە پاراستنی مێژووی ئەم شارە و هەر یعنی بەرنمەیەکمان داناوە کە پەیوەندی بە کۆمەڵی لایەنی تریشەوە بکەین بۆ ئەوەی وەکو بڵێ چۆن هەیئەتێک دروست بکەین بۆ دروستکردنەوە و نۆژەنکردنەوەی ئەم خانوانە بە پێی خودی مواسەفات و بەرد و هەر چۆنێک کە خۆی ئەخوا ینی پێویستی پێێتی نەکەر ئەوەندەی بین تەعمیراتێکی بکەین کە شکڵ و جوانی و مێژوەکەی بسڕینەوە